بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست سەرەتا داوای لەبوونتان لێ دەکەین کە بۆ ماوەیەک لە وادەی بەرنامەکە دواکەوتین ئەم شەویش لە بەرنامەیان ڕۆدا قسە لەسەر پرسی بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەکەین. بۆ مەبەستەشی میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانمان کردووە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا گر سەرتا لەوە دەست پێ بکەین ئەو بڕیارەی کە حکوومەت داوێتی بۆ بڕینی لە سەدا 21 موچەی موچەخۆران پشتی بە چی بەستووە؟ بەناوی خی گەورە مهرەبان سڵاو بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویست. ئەم بڕیارە دەمێکە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە خولی ڕابردووەوە ئەوێ جێبەجێ بکە لەو پرەنسیپەی کە باسییان لەوە کرد کە میلەتێکی 5 ملیۆن کەسی ملیۆنێک و 200,000 موچەخۆری زیاتر هەبێ و موچەکەی بگاتە نزیکەی 900 ملیار دینار ئەوە بڕێکی زۆرە. لەو منتەڵەقەی ئەوانەوە دەمێکە بە دوای تەوقیتێکی گونجاوە ئەگەڕێن بۆ ئەوەی کە دەستکاری موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەن. دەرەنجام ئەو بە لە خولی پێشووە لە 2015 و 16 و حەڤەدا داعش شەڕی داعش هاتە پێشەوە بۆ ئەوە بوو بە بیانوویەک بۆ ئەوەی کە پاشەکەوتی موچە و ستەمی پاشەکەوتی موچە جێبەجێ بکەن. ئێستا ئەم جارە بەهۆی قەیرانی کۆرۆناوە بۆی دابەزی نرخینەوەتەوە بەهۆی ئەو هەموو گەندەڵەیی کە ئاڵاوەتە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هەموو هەدرەی کە ئەکرێ لە داهات و دارایی هەرێمی کوردستان دەرەنجام ئەم تەوقیتە بە تەوقیتێکی گونجاو ئەزانن بۆ ئەوەی کە ئەو بڕیارە مەترسیدارە بدەن کە دەستبردنە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و فرامۆشکردنی ئەم هەموو گەندەڵی ئەو هەموو سەرچاوە شڵەژاوی دارایی و داهات و ناشەفافەی داهات و دارایی فرامۆش بکرێ و دەست ببن بۆ ئەو چینە مستەزعفە ئەو چینە ستەم لێکراوە کە چینی فەرمانبەرانە. باشە بەس دکتۆر بۆ ئەم بڕینە کە ئێستا یاسای چاکسازی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە پەرلەمان هیچ بگارێک نەدراوە پشتی بەچی بەستووە یانێت بە میزاجی خۆیان ئەو لە سەدا 21 لە موچەخۆران بڕیوە؟ طبعا دیار بوو هەر لەگەڵ سەرەتای خولی نوێمی پەرلەمان دیار بوو کە تەمهیدات بۆ ئەمە ئەکرا. دەرەنجام یاسای چاکسازی کە بە زۆرینەی پەرلەمانی تیان پەڕان بڕگێکی تایە کە باس لەوەکە کە ڕێخستنەوەی دەرماڵەکان. طبعا ڕێخستنەوەی دەرماڵەکان زۆری فەرقە لەگەڵ بڕینی موچەی موچەخۆران چونکە ڕێخستنەوەی دەرماڵەکان بۆ معنایەیە و لە پرۆتۆکۆلی پەرلەمانیشە ئەو تەفسیلە تۆمار کراوە بە ڤیدیۆ و بە سوورە و سەوت و بە پرۆتۆکۆلی نووسراویش بەوەی کە باس لەوەیە کە دادپەروەری لە دەرماڵەیە جێبەجێ بکرێت. معنای ئەوەی کە ئەگەر کەسێک دەرماڵەی بە نایاسایی بۆ کراوە ببڕێ، ئەگەر کەسێک دەرماڵەی بە نامستەحەقی بۆ کراوە ببڕێ، ئەگەر کەسێک بە واستە و بە گەندەڵی دەرماڵەی بۆ کراوە ببڕێ ئەوە پێوترێ ڕێخستنەوەی دەرماڵەواتە بە پێی یاسا کارپێکراوەکان بە پێی ڕێنماییەکان دەرماڵەکان ڕێک بخرێتەوە. ئەو بڕگەیە یاسای چاکسازیە باستەوەکە ئەوەی کە ئێستا ڕوویداوە ئەوەیە کە ئەمان دەستکاری موچە ئەکەن کە دەستکاریکردنی موچە پێویستی بە پەرلەمانە. ئەو پەرلەمانە ئەو شوێنەی کە ئەتوانێت دەستکاری موچە بکە، بەڵام ئەمان بەدەر لە پەرلەمان و دوور لە پەرلەمان وەکو بڕیارە نایاسایەکەی پاشەکەوت بە هەمان شێوە هاتن دەستیان برد بۆ موچەی موچەخۆران کە ئەمەش بێگومان کارێکی نە. بەڵێ بەس دکتۆر وەکو ڕێگەی تر هەبوو کە ئەوان بە قسەی خۆیان باز دەکەن کە کورتێنانیان هەیە، ڕێگەی تر هەبوو کە بگرێتە بەر ینی لەو 898 ملیاری کە بۆ موچە هەیە لە 21 بڕیوە کە دەکاتە 186 ملیار دینار. ڕێگەی تر هەبوو کە موچە نەبڕن و بڵین پارەی پێدابینکەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی کە هێڵی سوورە و نابێت دەستکاری بکرێ موچەی فەرمانبەرانی ڕاستەقینەی هەرێمی کوردستانە. فەرمانبەرانی ڕاستەقینە ئەوانەی کە بە خزمەت، ئەوانەی کە بە یاسا، ئەوانەی کە بە ڕەنج، ئەوانەی کە بە خزمەتێکی دوور و درێژ ئەمانە فەرمانبەری ڕاستەقینەن ئەبێ ئەمانە بە هیچ شێوەیەک دەستکاری موچەکانیان نەکرێت. ئەوەی کە ڕوویداوە ئێستا ئەوەیە کە بۆ پاراستنی بندیوار و فرە موچە و خانشیێنە یاسایەکانیان
کە ئەبێ ئەوانە لە ڕاستیە ببردرێن چونکە زیاتر لە 100 ملیار دیناری گەڕنەوە بۆ دارایی گشتی لە پێناوی پاراستنی ئەوانەیە هاتوون دەستکاری موچەی فەرمانبەرانی ڕاستەقینەش ئەکەن کە ئەوە کارەساتێکی گەورەیە و لێرەشەوە من پێم باشە کە معلومەیەکی نوێ بگەێنم و ڕابگەێنم کە ئەویش ئەوەیە کە لە لیستی موچەیە و بە تایبەتی لە لیستی خانەنشینە زۆرێک هەن کە بە جنسیەی تورکی خانەنشین کراون بە جنسیەی ئێرانی خانەنشین کراون و لە دەرەوەی وڵات ئەژین واتە لە تورکیا و لە ئێران ئەژین و وەکیلیان هەیە لە زاخۆ لە دهۆک ئەوانەی کە جنسی تورکیان هەیە وەکیلیان هەیە لە زاخۆ لە دهۆک ئەچێ مەعاشەکەیان بۆ وەرەگری یعنی وەکیلی وا هەیە دە وەکالەتی هەیە یعنی دە کەس لە تورکیا ئەژی وەکالەتی بۆ ئەم کردووە بۆی کە لە دهۆکیا لە زاخۆیە لە ناوچەیەکی تری بادینە لە هەرێمی کوردستانە موچەکەی بۆ وەربگرێ بۆ بە هەمان شێوە بۆ ئەوانەی کە جنسی ئێرانیان هەیە و لە هەڵەبجە و لە سلەیمانی لە ڕێی وەکیلەکانیانەوە موچەکانیان وەرئەگیرێ یعنی ئەمانەن ئەبێ کە پاک بکرێتەوە لیستی موچە لێیان بندیوارەکان فرموچەکان خانشینە یاسایەکان کە ئەوە بڕێکی زۆر پارەیەکە لەبری ئەوە بۆ هاتووی پەلاماری فەرمانبەر ئەدەی فەرمانبەری ڕاستەقینە بۆ ناچی ئیسلاحاتەکانی تر بکەی خاڵە گومرگیەکانە کۆنتڕۆڵ بکەی لە کردی نەوت و گازە ئیسلاحات بکەی ئەو هەموو پارێ لەوێ هەیە لە 130 داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان بۆ نەوت بە تایبەتی بۆ کولفە ئەڕوا کە ئەو کولفەیە کۆمپانیاکانی خۆیان سەرانی خۆیان دەستڕۆشتەکانی خۆیان بە خەیاڵی ئەرقام ئەنووسن و ئەیکەنە کولفەی بەرەمهێنانی نەوت و چالاشی نەوتی دەرەنجام ئەو کولفەیە هەمووی طبعاً لە داهاتی نەوت ئەڕوا و بۆ ئەوان ئەڕوا و ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم گەندەڵیانە ئەبێ هەمووی چارەسەر بکرێ بێگومان ئەو کاتە بە هیچ شێوەیە پێویست ناکات دەستکاری فەرمانبەرانی ڕاستەقینی هەرێمی کوردستان بکرێ موچەکانیان بکرێ و دەواازەی تر هەیە پارەیەکی زۆر ئەگەڕێتەوە 750 میلیۆن دلارت لای سەرمایەدارەکانی هەرێمی کوردستانە کە بە قەرز پێداون و ماوەکەی بەسەر چووە بڕۆلیان وەرگرەوە ئێستا دیسانەوە پەکیان خستۆتەوە لەبەرەوەی کە دەرکەوت کە ئەوان ئەو سەرمایەدارانە بەهێزترن لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئەوانەی کە نزیکن لە پارتی و ئەوانەی کە نزیکن لە یەکێتی و ئەوانەی کە نزیکن لە دەکلایانی دەسەڵاتداری ترەوە فشاری جدیان کردووە و ئەو 750 میلیۆن دلارە کە یەکسانە بە موچەی مانگێکی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەگەری بۆ دروست بووە ئەمانە کە دەرەقەتی زلهێزەکان دارە گەورەکان دەستڕۆیشتۆکان گەندەڵکارە ملیاردێر و ملیۆنێرەکان کە لە ماوەیەکی کەما لە بەرچاوی خۆیانە هەڵتۆقین و لە ژەسای خۆیانە گەورە بوون ئەوانە دەرەقەتی ئەوان نان بەڵام هاتوون دەرەقەتی فەرمانبەری ڕاستەقینی ئەم هەرێمی کوردستانە ئەدەنوە و نەکرد ئەوەش بەڵکو دەواازە ئەکەنەوە بۆی کە بندیوار و فرموچە و خانشێنە یاسایەکانیان بمێننەوە و دڵیان زویر نەبێت چونکە ئەوە دەنگی هەڵبژاردننی ئەوانە و سەنگی خۆیان لە ڕێی ئەوان و لە ڕێی تەزویراتەکانەوە ئەتوانن بەدەست بێنن. باشە بەس دکتۆرەوەی کە باس لێکت هاوڵاتی ئێرانی هاوڵاتی تورکی کە نیشتەجێی تورکیا و ئێران موچە لە هەرێم وەردەگرن بڵین ئیشیان چییە پێش بە ناوی چیەوە وەریەگرن هەرەوەی کاتی هەڵبژاردن دەنگەکە دەدەن و بۆ ئەوەیە یاخود چییە بڵین ئەمانە زۆریان خانە نشینن ئەوەی منطقەی بادینان با بڵێن ئەوانە بە کیملیک واتە بە وەرەقەی ڕەسمی کە جنسیەی تورکیە یا پاسپۆرتی تورکیە هاتون طبعاً پێشتر ئەوە مەمنوع بوو کە بە غەیری جنسی عێراقی کەس خانەنشین بکرێ حتا ئەگەر ئیستحقاقیشی هەبێ بەڵام دواتر کە ئەم دەواازەیان کردەوە کە بە غەیری جنسی عێراقیش ئەکرێ خانشینی بکرێ ئەوە کارەساتێکی گەورەیە چونکە قانونی خدمەی مەدەنی عێراقی تەنها بۆ عێراقیەکانە بۆ دامەزراندن تەنها بۆ عێراقیەکانە سیستمی وەزیفی تەنها بۆ عێراقیەکانە تۆ بچی خەڵکی ئەجنەبی بێنی خەڵکی تورکی بێنی خەڵکی ئێرانی بێنی طبعاً بێگومان ئەمە لە کاتی هەڵبژاردنیشا ئیسفادە و یعنی سەنگی ئەمان قورسەکە دەرەنجام بە جنسیەی تورکی بە جنسی ئێرانی ئەو تورکیەکە پێوترێ کیملێک بە پاسپۆرتی ئەم دوو وڵاتە هاتوون و مامەڵایان بۆ کراوە و تەقاعد کراون و موچە وەرئەگرێ ئێستا بەهۆی کۆرۆنا و داخستنی سنوورەکانەوە
ناتوانن هاتوچۆ بکەن بۆیە لە ڕێی وەکیلەکانیانەوە وەکو ژمارەیان زۆرە دوکتۆرە ئەوەندەی بەداچوونت کردووە دە کەس وەکالەتی بۆ کردووە موچەی دە کەس وەرەگرێ و بۆیان ڕەوانەکە بۆ وڵاتان ژمارەیان زۆرە ژمارەیان زۆرە بڵێ ژمارەیان زۆرە ئەتوانی بڵێ بە هەزارانە بەڵام بە تەحدید چەنە لەبەرەوەی کە بایۆمەتری لای ئێمە نییە بەڵام ئەوەی کە لی تاکیدین کە ژمارەکە زۆرە و ئەو ژمارە زۆرە تەبعاً سووریشی تایە سووری و تورکی و ئێرانین ئەمانە ئەو ژمارە زۆرە بە تاکید لە کاتی هەڵبژاردنە ئیسیفادیان لێ یەکەن سوودیان لێ وەرەگرن بۆەوەی کە تەزویراتیان پێ بکەن و سەنگی خۆیانی پێ قورس بکەن باشە بەس ئەوەی کە باست کرد ئەوەی یەکێک لە ڕێگاکان دەکرا وەرگرتنەوەی پارە بێ لە سەرمایەدارەکان کە باسی 750 میلیۆن دلار کرد کە بەشی نزیکەی مانگێکی موچە خۆرانە ئێستا بەڕێز زانیاری تێک کە پەشیمان بوونەتەوە لە وەرگرتنەوەی لەبەرەوەی کە ئەوانەی کە دەستڕۆیشتون قەرزیان کردو پارەکە نادەنەوە بە حکومەت یعنی سەرۆکی حکومەت و جێگرەکەش دەسەڵاتیان بەسەر و سەرمایەدار و کۆمپانیایاندا نییە یان هەری خۆیانە بڵێن بەڵێ بەو حکوومەتەی کە قەرار بوو بەهێز بێ بەڵام دەرکەوت زۆر بێهێزە لە ئاستی چەند سەرمایەدارێکە کە ناتوانێ 750 میلیۆن دلاری قەرزی حکومی کە پێی داون و ماوەکەیان زۆر دەمێکە بەسەر چووە و ئەیانویست هەر بێدەنگەی لێ بکەن بەڵام ئێمەمانان کە کەشفمان کرد و خستمانە ڕوو ناچار بوون اینجا معالەجەی بکەن بە تایبەتی دوایەوەی کە ئەو مەبلەغە یەکسانە بە موچەی مانگێکی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستا دەرکەوت کە ئەو سەرمایەدارانە بەهێزترن لە حکومەتی هەرێمی کوردستان باشە بەس وەکو ئەوەی کە ئێستا موچەکەشیان کەم کردوێتەوە ئەو لە سەدا 21 بۆ دابشکردنی موچەش دیار نییە لە کاتێکە خۆیان ئێستا پارە لە بەردەست نییە کە موچە دابشکن خۆیان لە موچەش لە دابشکردنی موچەش بێدەنگ کردووە پارە لە بەردەستا هەیە و ئەوەی کە چاودێر بێ باش ئەزانەیە چۆن پارە لە بەردەستا هەیە و تەنانەت ئەو 400 ملیار دینارەی کە حملەیەکی نیشتیمانی بۆ کرا لەلایەن سۆشیال میدیا و ستەملێکراوان و فەرمانبەران و هەموو ئەوانەی کە خەمخۆری دۆخی ژیانی خۆیان و ئەمیلەتن ئەو 400 ملیار دینارش ئەو بڕێکەوتیان داومانێتەوە بە سەرمایەدار ئەو سەرمایەدار و ئەو مەسئولان تا ئێستا تەحەدایانەکەین کەشفیان کەن بڵێن ئەوە تا فلان مەسئول و فلان سەرمایەدار و فلان کۆمپانیا ئێمە قەرزەکەمان پێداوەتەوە نایکەن و ئێمە تەحەدایانەکەین بێن لیستێک بێنن بڵێ ئەمە ناوی ئەو کۆمپانیا ئەو سەرمایەدارانەیە کە ئێمە قەرزمان لێ کردبوون و 150 بۆ 200 میلیۆن دلارمان بۆ گێڕاونەتەوە لەبەرەی وعدی مانگێکمان لێ وەرگرتبوون ئەمە یەک دوو خۆیان ڕایانگەیان کە 220 میلیارد دیناری ماوەتەوە لەو پارەیە کە لە بەغداوە هاتووە و ئەوە نزیکەی 20 شەوە نرخی بەرمیلی نەوت لە سەر و 35 بۆ 40 دلار گەیشتووە کاوە داهاتێکی باش ئەکا بۆ هەرێمی کوردستان دەرەنجام پارە هەیە یعنی ئەوە نیە بێ لە داهاتی ناوخۆ سنوورەکان دانەخراون لە ئاستی جموجۆڵی بازرگانی و ئەوە تا فەلاح و جوتیار هاوارێتی ئەڵێ بەروبووم لە ئێرانەوە دێت و ڕزقی ئێمەی هەرزان فرۆش کردووە و ڕزقی ئێمە پارە ناکا بە هەمان شێوە لە تورکیاوە هەرچی میوە و هەرچی ئەو جۆرشتانێ دێت و واتە حرەکەی گومرگ و وەرگرتنی گومرگەکان و ئەوە ناوخۆ هاتوچۆ تاپۆ هەموو داهاتە ناوخۆکان بەردەوامە کابێ پارە هەیە بەڵام ماوەتەوە سەر ئەوەی کە ئەیانەوێ لە تەوقیتێکە ئەم پارەیە دەست پێ بکەنەوە بە خەرجیەکەی کە ئەم بڕینانە ئەم موچە بڕینە تیا سەقامگیر بێ و دەرەنجام بتوانن اینجا لەسەر ئەساسی ئەوە 300 میلیۆن دلار تقریبا 300 ملیار دینار 300 ملیار دینار کەم بێتەوە موچە لە 889 ملیار دینارەوە بێتە سەر 600 کەسر ملیار دینار بۆ ئەوەی کەیترەوە سەقامگیر بێ ئەوەی کە ئەشوترێکە بۆ مانگێکە طبعاً بە هیچ شێوەیەک ئەوە وانە کاڵێ بۆ مانگێکە بۆ چونکە ئەوەی کە لە سیستمی حسابی و دارایی شارەزا بێ ئەزانێ ئەم هەموو وردەکاریەی کە ئەکرێ بۆ ئەوەی کە ئەم سیستمی بڕینە جێبەجێ بکرێت ئەمە دەستکاریکردنەوەی جارێکی تر زۆر قورسە ئەگەر بیرمان بێ ئەمان چەند ساڵێکە ئەیانەوێ ئەم بڕینە بکەن ئێستا هاتوونەتە سەر ئەم تەوقیتە لەبەرەوە چۆن بە مانگێک جارێکی تر
دەستکاری ئەەکەنەوە و دیسانەوە ئام هەموو حکومەت یاریمی کوردستانە سەرقاڵی ئەوە ببێتەوە کە اینجا دەستکاریی تر بکرێتەوە نەخێر ئەمە کە دانراوە نیەتیان وایە کە درێژخایەن بێ و لە دەستیشیان بێ زیاتریش کەمیەکەنەوە بۆ لە بەرەوەکو لە سەرەتایەوەتەم ئەوە قەنەعەتە لەلایەن کە ئەبێ ڕێژەی موچە لە داهات و دارایی گشتی هەرێمی کوردستان بگاتە کەمترین ئاست و ئەوە بە تەبیعی ئەزانن نەک ئەو ڕقەمە گەورەی کە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان دانراوە کە ئەوە ئستحقاقی فەرمانبەری ڕاستەقینەیە ئێمەش ئەڵێین تۆ هاتووی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە 20,000 کەس زیاترە دامەزراندووە یعنی ئێمە لە 2 ساڵی پێش 2 ساڵ راپۆرتێکی فەرمیمان لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ هات ئەڵێ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بایۆمەتری بە فەرمی 1,223,000 موچەخۆرە ئێستاوان نزیکە بێتەوە لە 1,250,000 موچەخۆر کابێ لە ماوەی 2 ساڵە زیاتر لە 20,000 کەسە دامەزرانەوە لە کاتێکە ئاڵەی دامەزراندن نییە تەڵانە و دامەزراندنانە دامەزراندنی کەسی نزیکی خۆیان و دەوروپشتی خۆیان و ئەمانە ئەمە هەمووی یعنی 2,000 کەس موچەکەی ئەگەر 500,000 بێ مانگانە بزانە چ مەبلەغێکی زەخم ئەکاکە ئەچێتە سەر موچەی لیستی موچە دەرەنجام ئەمە و بندیوارەکان و خانشی نایاسایەکان ئەمانە مەجموعەیە هەڵەی بەردەوامن کە لە لیستی موچەیە هەیە لەبری ئەوە هاتوون لەبری ئەو ڕاستکەنەوە هاتوون پەلاماری موچەی فەرمانبەری ڕاستەقینی هەرێمی کوردستانەدا سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەرێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر شێرکوپێش ناوبڕەکە بەڕێز وتت 20,000 کەس دامەزراوە لە ماوەی بڵین ئەم 2 ساڵە پێشتریش پێ دوای هەرو ئۆکارەکەرەوە بۆ دەگرێتەوە پێشتر لە کۆتایی کابینەی بڵین ڕابردوو باز دەوەکە کە کۆی موچەی موچەخۆرە 881 ملیار دینارە بەڵام ئێستا لە دوایین راپۆرت کە بۆ حکوومەتی عێراقی نێردراوە باز وەکە کە موچەی مانگێکی موچەخۆرە 898 ملیار دینارە بڵین تقریبا نزیکەی 20 ملیار زیادی کردووە. بەڵێ بزەبت ئەو بڕێیە کە لە 2 ساڵی ڕابردووە زیادیان کردووە بۆ دامەزراندنی خەڵکانی خۆیان. طبعا ئێمە لەگەڵ ئەوەین کە دامەزراندن هەبێ بەڵام بە شێوازێکی دادپەروەرانە بۆ معنای ئەوەی کە ئەو هەموو بێکارە هەیە ئەو هەموو خڕیجە هەیە ئەو هەموو یەکەم و دوو هەموو سێهەمی کۆلێج و دەرچووەکان هەیە ئەوانە بۆچی ئەوانە دانامەزرێن بە شێوازێکی دادپەروەر بۆچی 20,000 خۆتان دا ئەمەزرێنن کە ئەوە یعنی هەڵەیەشی گەورەی ئەچێتە پاڵ هەڵەی بندیوار و فرەموچە و خانشێنە باشە بەس دکتۆر سەبارەت بەو 165 ملیار دینارەی کە وتیان داومانەوە بەوە بەرهێنەرەکان لەو 400 میلیارەکەی بەغدا بەڕێز دەڵێت نەیان داوەتەوە لەمەش ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵک ینی پارەکە نەدراوەتەوە بەڵام وتیان لای خەڵک دەڵێن دراوەتەوە بۆ وەرهێنەر. ئەسڵ ئەوەیە کە پاکتاوی دارایی ئەسڵ ئەوەیە کە بودجەی ساڵانە ئەسڵ ئەوەیە کە راپۆرتی دارایی بێ بۆ پەرلەمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەخێر من وەکو پەرلەمانتارێک بە هیچ شێوەیەک بڕوان بە داتا و زانیاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نییە لەبەر ئەوە شەوای کردووە کە هاوڵاتی بۆ مەرجی خۆشی کە کۆرۆنایە بڕوا بە حکوومەت نەکا بۆ لەبەرەوەی کاتێک کە حکوومەت بۆ نان و بۆ بژێوی خەڵک ڕاست ناکا لەگەڵ خەڵکی خۆی و مؤسساتی تدقیق و وردبینی وەکو دیوانی چاودەری دارایی و دەستەی نەزاهە ئەو دام و دەستگایانەی پەک خستووە بۆ پاکسازی و بۆ چاکسازی ڕێگریان لێەکە ڕقەمەکانی جێگەی متمانە نابن لەبەرەوە ئێستا کە ئەڵێ داومەتەوە بە قەرز وەرە بۆم سلمێنەکە داوتەتەوە بە قەرز ئەڵێ 27 ملیار دینار 27 ملیار دلار قەرزارم وەرە بۆم سلمێنە بزانم ئەمە لە کێ قەرزت کردووە کەی قەرزت کردووە چۆن قەرزت کردووە لەبەر چی قەرزت کردووە ئەمانە هیچی ناکرێ پەرلەمان وەلاخراوە کە ئەوەندە لە پەرلەمانە ترسن ئاوا وەلایەن خستۆ بۆی کە بێدەسەڵات بێ توانە بێ چاودێری نەکا جدی نەبێ لە لێپرسینەوە محاسبە نەکا و دەسەڵاتەکانی خۆی بەکار نهێنێ و ڕێگری لێ بکرێ لە بەکارهێنانی دەسەڵاتەکانی ئەجناگە پەرلەمان بێ بۆ دەسەڵاتەکانی خۆی بەکار بهێنێ و ئەوەی کە پێویستە وەکو پەرلەمان بیکە ئەو کاتە حکوومەت هەموو ڕۆژێ ئەبێ بێ بۆ پەرلەمان و لێپرسینەوەی لێ بکرێ و بەرپرس لە گەورەوە بۆ بچووک محاسبە بکرێ لێپرسینەوەی لێ بکرێ سزا بدرێ ئەوە پەرلەمانی حەقیقی و ڕاستەقینەیە ئەو کاتە بێگومان بۆ حکوومەتیش باشە بۆ حکومڕانیش باشە بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش باشە بێ ئەمە ئەو هەڵانن کە شاردراوەتەوە کە جێی متمانە نییە 165 ملیار دینار داوە بەکی باش جێی متمانە نییە فەرموو ئەگەر دراوە بە سەرمایهدار و کۆمپانیا پێمان بڵێن کامەن ئەو سەرمایهدار و کۆمپانیایانە کە ئێوە پارێتان پێداونەتەوە کە ئەوەش ڕناگەێنن لەبەرەوە بەڕاستی جێی متمانە نیە بە هیچ شێوەیە. باشە کاتمان کەمەوە بەڵامەگە بە کورتی وەڵام دەیت و سوپاس دەکەم سەبارەت بەو لە سەدا 21 چۆنە لە سەدا 21 هەڵدەوەشێتەوە لە کاتێکا بەڕێزت دەڵێی مەسەر ڕێگای ترێ لە گەندەڵی خاڵە سنووریەکان لە باز لەسەر کۆمپانیەکانی خۆیان مەسەرەن لە داهاتی نەوت کە گەندەڵانە چارەسەرکردن بندیوارەکان لە ڕێگەی پەرلەمانەوە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنەکان دەتوان هەڵەوەشێنەوە بە خۆ پیشاندان بەچی ئەو لە سەدا 21 کە زوڵمە لە فەرمانبەران هەڵدەوەشێتەوە بە قانون و بە یاسای عێراقی بە دەستوری عێراق بە یاساکارپێکراوەکانی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان ئەتوانێ بڕیاری کەمکردنەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەڵوەشێنێتەوە و ئەو بڕیاری بڕینە لە پەرلەمانەوە ئەکرێ هەڵبۆشێتەوە و ئەکرێ ڕێک بخرێ و تا ڕاست بکرێتەوە نەک ببڕدرێ کە ئەوەجێ قوبولکردنی لای کەس بەڵکو ڕاست بکرێت معنی ئەوەی کە تەنها بندیوار و فرموچە و خانشی نایاسایی معالەجە بکرێت لەبەرەوە ئەوە تەواو دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە و ئەوەش تەحەدایەکی گەورەیە و ڕێگریەکی گەورەی لە پەرلەمانی کوردستانە دێتە بەردەم و ئەوە فەرم و پەرلەمانتاران و ئەوە فراکسیۆنەکان با پێکەوە ئەم بڕیارە
هەڵوەشینەوە ئەگەر بەناڕەوای ئەزانین ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو یەکەم فراکسیۆن ئەبین کە دژ بە بڕینی موچەی موچەخۆرانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان ئەوەستینەوە و دڵنیام فراکسیۆنی کۆمەڵیش بە هەمان شێوە و فراکسیۆنەکانی تریش فەرمو ئەوە عەرز و ئەوە گەز بە بێنە پێشەوە بۆ ئەوەی کە ئەو بڕیارە هەڵوەشین و لە پەرلەمانی کوردستان کە تەواوی دەسەڵاتی پەرلەمانی کوردستانی هەیە بۆ هەڵوەشانەوەی ئەو بڕیاری حکوومەت. باشە بەس بۆ لانی کەم وەکو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان چەند چوار لایەنی ئۆپۆزیسیۆن و سەربەخۆکان هەیە بۆ ئێوە لێوە فشارێک دروست ناکەن دکتۆر چووکە گرەییش هەیە لەسەر مەسەرەن ئۆپۆزیسیۆن کە لەو ڕۆ وەکو پێویست نەبێت لە پەرلەمانی کوردستان. بەڵێ بڕیارە سبێنی ئینشاڵڵا کۆبوونەوەیەکی فەرمیمانە بێت تەنها بۆ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لەو کۆبوونەوەیەدا هەڵوێستی جددی خۆمان تاوتێەکەین و ڕای ئەگەێنین کە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، فراکسیۆنی نەوەی نوێ، فراکسیۆنی حزبی شیوعی و هەندێکی تریش ئەیانەوێ بێن لەگەڵمانە بەڵێ هەڵوێستی جددیمان ئەبێ سبێنێ ئینشاڵڵا سەر لە بەیانەکەی کۆبوونەوەیکی تایبەتمان ئەبێ وەکو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و لەوێ هەڵوێستی جددی خۆمان ڕائەگەینین بەرامبەر بە ڕێگریکردن لە بڕینی موچەی موچەخۆرانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان. باشە کاک تۆ بەڕستان دەمێک کە لە بواری نەوت کار دەکەن مەسەلەوەی کە لە خاڵە سنووریەکانی شەیە قەبارەی گەندەڵی لە نەوت و خاڵە سنووریەکان ینی بە چەند دەخەمڵێنرەوەی کە ئێستا کەمیان کردوتە لە سڵا 21 186 ملیار دینار بە بڵێن کەمیان کردوێتەوە ئەو قەبارەی کەمانگانە بە چ دەخەمڵێنرێت دەتوانرێت زۆر لەوە زیاتر پڕ بکرێتەوە گەر حکوومەت ئیرادەی هەبێت. بەڵێ بەتاکید ینی ئێمە لە بەحسێکی مەیدانیە کە خۆمان لەگەڵ بەرپرسی گومرگەکانی خاڵە سنووریەکان تاوتێمان کردووە یعنی من یەکێک لەو بەرپرسانەی کە پێم وتم ئەگە چاکسازیەکان بکرێت لە خاڵە گومرگەکەی تۆیە ئایا داهات یەک و چەند زیاد ئەکا ڕاستەخۆ پێی وتم 110 بەرزە بێتەوە داهاتی گومرگی ئەو خاڵە سنووری کە ئەوەی تێدایە بۆ یەک خاڵی سنووری ئەگەر ئەو چاکسازیانی کە پێویستە ئەنجام بدرێ و هەر لێرەشەوە لە یەکێک لەو توێژینەوانەی کە کراوە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان واتە 5 خاڵی سنووری سەرەکی کە تەڵعاً لە 5 زۆر زیاترە ئەو خاڵە سنووریە بەڵام 5 خاڵی سنووری فەرمی گومرگی فەرمی لە هەرێمی کوردستانە کە هەن لە ساڵی ڕابردووە تەقدیری داهاتەکەی کرێ بە زیاتر لە 5 ملیار دلار 5 ملیار دلار لە یەک ساڵە کە ئەوە خۆی لە خۆیان ڕقەمێکی زۆر گەورەیە لەبەرەوە کە شەفافیەت نەبوو کە زانیاریەکان نەخرانە ڕوو ئەم معلوماتانش ئەشاردرێتەوە بۆ ئەوەی کە خەڵک نەزانێت کە داهاتی ڕاستەقینەی هەرێمی کوردستان چەندە. ئەی قەبارەی گەندەڵی لە دۆسەی نەوت چەندی بۆ حیزبەکان دەڕوا دیارە هیچ بڵێن قەبارەکەی چەندە مانگانە؟ یعنی بەتاکید ئەو بڕێی کە دیار نییە ئەو بڕێی کە دیار نییە ئەو بڕێی کە شاراوەتەوە وەزارەتی دارایی ئەو کاتێک کە داهاتی نەوت ئاسایی بوو واتە پێش کۆرۆنا بەڵێ بۆی کە موچەی پێڕایی بکات و مەساریفی حکوومەت بەڵام ئەویتری ئاگا لێ نییە لەبەرەوە ئەو بڕێی کە ئاگای لێ نیە دواتر وتیان ئەوەندەی ئەدرێ بە ڕۆزنەفت و ئەوەندەی ئەدرێ بە کۆمپانیای شوێنێکی تر بەڵام هیچ دۆکیۆمنتێکی فەرمی و هیچ لیستێکیش بە ئەو 27 ملیار دلاری کە بەناو قەرزە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە نەگەیشتۆ بە پەرلەمان و ئێمە لە کۆبنەی فەرمییا پێمان وتن وتمان کە قەرزەکانتان دیار نییە و پەرلەمانی لێ بە ئاگا ناهێننەوە کە بڕێک لە داهاتی نەوت و گاز دیار نییە و وەزیری دارایی ئەڵێ تەنها بڕێکیم ئاگا لێیە ئەوە ئێمە ئەو بڕانەیە کە ئاڵێن شاردراوەتەوە دیار نییە نایاساییەوە بۆ معلوماتی هەموو لایەک زیاتر لە 6 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بە نایاسایی داهات و خەرجی هەیە بۆ لەبەرەوەی یاسای بودجەی ساڵانەی نەناردەوە پەرلەمانی کوردستان بۆیە هەرچیەک ئەکا بە نایاسایی دەستی کەوتۆ بە نایاساییش خەرجی کردووە کە ئەوە لە وڵاتانە ئەگەر بۆ 1 ساڵ یاسای بودجە لەلایەن حکوومەتەوە نەنێڕێ ئەو حکوومەتە هەڵ ئەوەشێتەوە. باشە سەبارەت بە بنیوارەکان ئەوەندێک کێوە بدات شتان کردبێ ژمارەیان چەندە لە هەرێم لەو کۆی ئەو ملیۆن 250,000 یاخود چەندە بارگرانیان لەسەر داهاتی گشتی دروستکارگەر بە کورتی بێ سپاس دەکەم. بەلای کەمەوە ژمارەیان زیاترە لە 250,000 کەس
و ئەوانە بە تەقدیری حکوومەت خۆی و وەزیری دارایی پێشوو بەوەی کە زیاتر لە 100 ملیار دینار ماگانە ئەگەڕنەوە بۆ دارایی گشتی ئەگەر پاک بکرێنەوە لە لیستی موچە. باشە بەس بۆ هەوڵێکی ئێستا بۆ پاکردنەوەی لیستی موچە یاخود ڕایەوە چی ئێستا مەسەلەن داواکاریە بۆی کە لیستی موچە پاک بکرێتەوە و موچە ڕاستەخۆ بخرێتە سەر عێراق لەگەڵەوەدان ئەم ڕێگە چارەیە بگرێتە بەر؟ ئێستا یانێ پێچ بکەنەوە بە یاسایی چاکسازیە بە معنای ئەوەی کە ئەڵێن ئەوەی کە تەنها ناوی لە بایۆمەتریا هەیە با موچە وەربگرێ آخر ئەوەی کە بندیواری شەناوی لە بایۆمەتریا هەیە ئەوەی کە خانشی نایاسایی شەناوی لە بایۆمەتریا هەیە ئەوەی کە فرەموچە شەناوی لە بایۆمەتریا هەیە لەبەرەوە ئەیانەوێ بەوە بندیوار و فرەموچە و خانشی نایاسایەکانی خۆیان بشارنەوە لەسەر حسابی فەرمانبەری ڕاستەقینە. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە لەگەڵەوەدان موچە ڕاستە خۆ بخرێتە سەر عێراق یاخود دەکرێت ئەمە کە ئێستا داواکاریەکێ لە موچە خۆرانەوە هەردووشی ئەکرێ ئەگەر پاکسازی هەبێ و شەفافێت هەبێ هەرێمی کوردستان ئەتوانێت بە پاکسازیەکان لیستی موچەی خۆی ڕێکخاتەوە و بەڕێکەوتن لەگەڵ بەغدا زەمانەتی موچەی ماگانە بکە ئەشکرێ موچەکە ڕاستەخۆ بچێتە سەر بەغدا و لە بەغداوە لە ڕێی بانقەکانەوە موچەکان سەرف بکرێ هەردووشی ئەبێ بەڵام لەبەرەوەی کە بەرنامەکان بەرنامەی دەواازەی گەندەڵی تێدایە بۆ ئەملا ئەولا دەرەنجام ناتوانن ئەم چارەسەرانە وەکو خۆی جێبەجێ بکەن ئەینا چارەسەری زۆر چاک هەیە کە زەمانەتی موچەخۆرانی ڕاستەقینەی ئەم هەرێمی کوردستانە بکە و لە 30 ڕۆژە ماگانە موچەی خۆیان وەربگرن. باشە بندیوارەکان لە یاسای چاکسازی گەر قسەی خۆیان لە یەکی حەوت دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر جێبەجێکرێت بندیوارەکان لا دەبرێن یاخود هیچ چیتیدا نیە دەربارەی بندیوار. طبعا هەندێک ئێمە ئاگادارین ئەوە 1-2 مانگە جوابیان ناردووە بۆ دائیرە و فەرمانگە و ئەوانی سەر بەخۆیان لە زۆنی سەوز و زۆنی زرد بۆی کە ئەوەی کە تەرتیباتە بتوانن بیکەن خۆگونجاندنە بتوانن بیکەن و دەرەنجام لەگەڵ یاسای چاکسازیە حلول بدۆزنەوە بۆی کە لێرە و لەوێ بیان شارنەوە و پێوە نەبن ئەو بندیوار و فرەموچە و خانشینە نایاساییانە دەرەنجام ئەوە ئەمێنێتەوە سەر جێبەجێکردنی یاساکە کەوە تەحەدایشی گەورەیە بەڕۆڕووی ئەبێتەوە کە چۆن بەڕۆڕووی ئەم بندیوار و فرەموچە و خانشێ نایاسایانە ئەبنەوە هەرچەنە بڕگەیەکیان تیاداناوە لەو یاسای چاکسازی کە بە زۆرینە لە پەرلەمانتیان پەڕان بەوەی کە ئەوەی کە پێگە و بەرپرسیارەتی بە نایاساییش پێدراوە ئەوە لە جێی خۆیان بمێنێتەوە و معالەجەی بۆ بکرێنێک ئەوەی کە لی بسەرێتەوە و سزا بدرێ یان شتێکی ترکە ئەمەش پێچدانەوەیە بە چاکسازی ڕاستەقینە چونکە کەسێک مستحقی مدیری نەبێ چۆن ئەبێ بیهێڵیتەوە لە مدیریە کەسێک کە بەواستە کراوە بە مدیر چۆن ئەبێ بیهێڵیتەوە یا مدیر عام یا هەر پۆستێکی تر و هەر پێگەیشی تر و ئەوە زەرری لە ئەدای حکومەت دیاوە بۆ لەبەرەوەی تۆ کەسێکی نەشیاوت هێناوە خصوصەتە جێگەیەکی شیاو دەرەنجام حکومەت پێی لاواز بووە پێی گەندەڵ بووە ئێ هەموو گەندەڵی چێ ئەیکا هەر ئەوانە ئەیکەن کە بە واستە و بە حزبایەتی و بە دۆستایەتی بە ناحەق خراونەتە جێگە و پێگە و جونگەی هەستیار لەم حکومەتە و بڕیاریان بەدەستە دەرەنجام بۆ پاراستنی خۆیان پێگەکانیان هەموو گەندەڵیەک ئەکەن بۆ ئەوانەی کە ئەمریان پێکەن و بوونەتە تیمێک لە عەسابەی گەندەڵکار کە ئەو ئاستە گەندەڵی بەرزیان لە حکومەت یاریمی کوردستان بەدەست هێناوە دەرەنجام ئەو هەدرە گەورەیان لەسەر دەست ئەنجام ئەدرێ و خەڵک لەو هەموو داهاتە محروم ئەبێ بۆ لەبەر ئەو گەندەڵکارانەوەکو فەسادێکی منەظەم گەندەڵیەکی ڕێکخراو وەکو تیم کار ئەکەن لە ناو دامەدەستگاکانی حکومەتی هەرێمی باشە دوا پرسیارم سەبارەت بۆی کە ئێستا بە هەرێم لە بەغدادا پێ دوایە ڕێک دەکەون لەسەر مەسەلەی نەوت کاوتۆر جارێت تا ئەم لەحزەیە هیچ ئاماژەیەک نییە بەوەی کە ڕێبکەون چونکە لە واقعە نەوت و گازی هەرێمی کوردستان قۆرخ کراوە و فرۆشراوە بۆ چەندین ساڵی ئایندە ئەمە تەسلیمکردنەوەی بە بەغدا ئاسان نییە و ئەمە عقود و سەفەقاتی 50 ساڵە و 25 ساڵی لە پشتە لەبەرەوە کارێکی زۆر معقەدە بۆیە ئاسان نییە بە بڕوای من ڕێبکەون هەرچەنە ئومێدەوارین کە لە ڕێی تەسلیمکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیلەکە بە بەغدا بڕێک لە داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان
شەفافتر بێت بگەڕێتەوە بۆ زەمانکردنی موچە و موچەخۆرانی ڕاستەقەی هەرێمی کوردستان کاوە هەنگاوێکە بەرەو پێش لە مەسەرەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافیت و وردبینی و دژایەتیکردنی گەندەڵکاری لەبەرەوە ئەبێ هەوڵ بین بە هەمومان ئەو ڕێکەوتنە لەگەڵ بەغدایە بکرێ بۆ مەرجەی کەشایەتە دارایەکانی هەرێمی کوردستان ئەنجام بێتە دی و دیوانی چاودێری دارایی بەغا لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان پێکەوە تەفعیل بکرێن بە قووەت بکرێن بۆ ئەوەی چ لە خاڵە گۆمرجەکان بێ چ لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بێ وردبینی و تەدقیقی پێویست بکرێ و ڕێگری بکرێت لەو گەندەڵیانی کە سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کە لاولێرە و لەگەڵ مامی سپاس دەکەین مادومان کردی سپاس بۆ ئامادەبوونتە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ